سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە 25 کانونی دووەم لە یەکێک لە شەوەکانی ساڵی 1991 بۆ 2000 بۆ هەمیشە ئاڵای سۆڤیەت لە مۆسکۆ دابەزێندرا و ڕووخانی گەورەترین ئیمپراتۆریەت لە مێژوودا ڕاگەیەندرا. ئیمپراتۆریەتێک کە ڕووبەرەکەی لە ڕووبەری بەشێکی زەوی پێکهاتە بوو. ئیمپراتۆریەتێک کە خاوەنی هەزاران کڵاوەی ئەتۆمی بوو و لەشکرێک کە بە دووەم بەهێزترین سوپای جیهان دادەنرا. وڵاتێک کە بە هەموو مانایەک زلهێز بوو. وڵاتێک پێش هەر وڵات و مرۆڤێکی تر گەیشتە بۆشای ئاسمان. وڵاتێک کە زیاتر لە 40 ساڵ لەگەڵ ئەمریکادا لە شەڕدا بوو، بەڵام لە کۆتاییدا ئەمریکا سەرکەوت بەسەریدا. ئەمڕۆ باسی یەکێتی سۆڤیەت دەکەین. بۆ ئەوەی چیرۆکەکە بە باشی تێبگەین دەبێت کەمێک بگەڕینەوە بۆ کاتی خۆی و ئەم جارەیان دەگەڕینەوە بۆ ساڵی 1904. لەو کاتەدا شەڕێکی زۆر زدی لە نێوان ئیمپراتۆریەتی رووسیا و ئیمپراتۆریەتی ژاپۆن ڕوویدا. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەم شەڕە ناکۆکی رووسیا و ژاپۆن بوو لەسەر ناوچەیەک بە ناوی مەنسووریا. لە کۆتاییدا دەرئەنجامی شەڕەکە سەرکەوتنی ژاپۆن و شکستی شەرمەزارکەری رووسەکان بوو. لێرەدا گەلی رووسیا کە لە بنەڕەتدا بێ هیچ شتێکن، حکوومەتی وڵاتەکەیان لەو برسێتیەدا جەنگی دژی وڵاتانی تر ڕادەگەیان. خەڵک زۆر لە حکوومەت تووڕە بوون. دوای شەڕەکە تووڕەیەکەیان زیاتر بوو تا ئەو ڕادەی دەستیان کرد بەڕق لێبوونەوە لە ئیمپراتۆر. خودی ئیمپراتۆری رووسیا کە لەو سەردەمەدا ناسرا بوو بە قەیسەر نیکۆلای دووەم کە بە دۆڕان بە ژاپۆن شکۆی خۆی و شکۆمەندی رووسیای لەدەستدا بوو. بۆیە بەهۆی ئەم شتانە و زیاتریش گەلی رووسیا بڕیاریاندا بڕژێنە سەر شەقامەکان. بڕیاریاندا بە خۆپێشاندان و ناڕەزایەتی بسنە دەرەوە و داوای باشترکردنی دۆخەکە بکەن. و لە ڕاستیدا کۆمەڵەیەکی گەورەی رووسەکان لە خۆپێشاندانێک چوونە دەرەوە. دەوترێت ژمارەیان گەیشتە 300,000 خۆپێشاندەر. دەستەیەک لەو خۆپێشاندەرانە چوونە بەردەم کۆشکی زستانە کە کۆشکی ئیمپراتۆر نیکۆلاسی دووەمە بۆ ئەوەی ناڕەزایەتی دەرببڕن. و لێرەدا کارە ساتەکە بوو، چونکە پۆلیسی رووسیا بە فیشک چاوی بە خۆپێشاندەران کەوت. لەو ڕۆژەدا زیاتر لە 4,000 خۆپێشاندەر کوژران کە لە رووسیا بە یەکشەمەی خوێناوی ناسراوە. و هەر ئەو پریشکە بوو کە شۆڕشی ڕاستەقینی رووسیای دەست پێ کرد. چیرۆکەکە بەڕاستی لێرەوە دەست پێ دەکا. گەلی رووسیا دوای ئەوەی هەوڵیاندا بسنە سەر شەقامەکان و داوای باشترکردنی بارودۆخەکان بکەن، بۆیان دەرکەوت کە هیچ کەسێک وەڵامی ناداتەوە و بە پێچەوانەوە پۆلیس بە گولا وەڵامیان دەدایەوە. بڕیاریاندا ئەنجومەنی سۆڤیەت دابمەزرێنن. ئەو کەسانەی بەرپرسی دامەزراندنی ئەنجومەنی سۆڤیەت یان سۆڤیەت بوون کەسانێک بوون کە باوەڕیان بە ئایدۆلۆژیای سۆسیالیستی هەبوو. سەرەتا پێش ئەوەی بزانین سۆسیالیست چییە، ئەوەی ئێستا پێویستە بیزانین ئەوەیە کە خەڵکی ئەم ئەنجومەنە بەسەر دوو بەشدا دابەش بوون، مێن شەفیک و بەلشەفیک. دەتوانین بڵین ئەم دوو بەشە برای یەکدی بوون، بەڵام یەکێکیان دەمارگیر بوو و ئەوەی دیکەیان کابرایەکی ئارام بوو. کەواتە گروپی یەکەمتان هەبوو بە ناوی مێن شەفیک. ئەوان دەیانوت باشە ئێمە داوای گۆڕانکاری و چاکسازی دەکەین لە وڵاتدا، بەڵام هەموو شتێک بە ئارامی و گفتوگۆ و لێک تێگەیشتن ئەنجام دەدرێت. سەبارەت بەلایەنی بەرامبەر کە بەلشەفیەکان بوون، ئەوان تەواو پێچەوانە بوون. دەیان گوت چاکسازی و گۆڕانکاریمان دەبێت بە زۆر و بە پەنابرنە بەرهێز و خوێن بێت. و دەسەڵاتدارانی رووسیاش کە گوێیان لەم قسەیە بوو وتیان ڕاوەستن سەرۆکی بەلشەفیەکان کێیە؟ سەرۆکەکەیان کەسێک بوو بە ناوی ڤلادیمیر لینین و بەو پێی کەسێکی بێزارکرد بوو بۆ دەسەڵاتدارانی رووسیا و نیکۆلای دووەم. بڕیاریاندا کە دەربەدەری بکەن بۆ ناوچەیەک بە ناوی سیبیریا کە بە ساردترین شوێنی سەرزەوی دادەنرێت. ڕۆژان تێپەڕێ و گەیشتینە ساڵی 1904دا و لەو ساڵەدا جەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا. ئەڵمانیا و فەڕەنسا و بولگاریا و بەڕیتانیا و تورک هەمویان کەوتنە شەڕ لەگەڵ یەکتر و لە ناکاو ئیمپراتۆری رووسیا بڕیاریدا بچێتە ناو شەڕەکەوە. لێرەدا ڕووسەکان پیان وت مەچۆ شەڕەکەوە، چونکە رووسیا بە خراپترین قەیرانی ئابووریدا تێدەپەڕێت لە مێژووی خۆیدا. ئێمە هیچ پاساوێکمان نییە بۆ چوونە ناو شەڕەکەوە. بەڵام ئیمپراتۆر نیکۆلای دووەم بە بیانووی پشگیریکردنی سلاڤە کاسۆلیکەکان کە لە سربیا ئامادە بوون بڕیاریدا بچێتە ناو شەڕەکەوە. سربیەکان لە هەمان ڕەگەز و ئاین و عەقیدەی رووسەکانن.
بۆیە قەیسەر بانگەشی ئەوەی دەکرد کە بۆ بەرگریکردن لە گروپەکەی و گەلەکەی هاتوتە ناو شەڕەکەوە. بەڵام هۆکاری ڕاستەقینەی چوونە ناو شەڕەکە گەڕانەوەی شکۆمەندی بۆ خۆی بوو، بەڵام رووسیا توانای ئەوەی نەبوو ئەم شەڕە بەرێتەوە. شەڕ پێویستی بە پارەیە، پێویستی بە پارەیەکی زۆرە بۆ چەک، پێویستی بە خواردن و خواردنەوە هەیە بۆ سەربازەکان. شەڕ ئاڵوگۆڕی بازرگانی لە وڵاتدا دەوەستێنێت، شەڕ گەشت و گوزاریش دەوەستێنێت. هەر بۆیە هەمووان ئامۆژگاری سەرۆکی رووسیایان کرد کە نەچێتە ناو ئەم شەڕەوە. تەنانەت ڕاسپوتین کە بە پێشبینی ڕاستەکانی ناسراوە ئامۆژگاری نیکۆلای کرد و بە شێوەیەکی ڕستەی پێیوت هەورێکی ترسناک بەسەر ئاسمانی رووسیادا دەسوڕێتەوە، تاریکی دەبینم و دڵتەنگی دەبینم، دەریایەک لە فرمێسک و خوێنیش دەبینم، وشەیەک نادۆزمەوە بۆ وەسفکردنی ئەو ترسناکیە لە ناوچوون چاوەڕێی قەیسەر نیکۆلاس دەکات. قەیسەر گوێی لەم قسە ترسناکانە بوو، لەگەڵ ئەوەشدا بە ئیرادە مایەوە بۆ چوونە ناو جەنگی جیهانی یەکەم و بەڕاستی لە مانگی ئابی ساڵی 1940دا سوپای رووسیا هاتە ناو شەڕەکەوە و لێرەدا کارەساتەکە دەستی پێکرد، چونکە حکوومەتی رووسیا دەستی کرد بە بێبەشکردنی خەڵکی رووسیا لە خۆراک و دەرمان بۆ ئەوەی بۆ سوپای رووسیای بنێرێت لە ناوەڕاستی ئەوروپا. و لێرەدا هیچ زیادە ڕەویەک نییە ئەگەر بڵین خەڵکی رووسیا چوونە ناو برسێتیەکی ترسناکەوە. زیاتر لە 2 ساڵ بەرگەی ئەو دۆخە خراپەیان گر بەو هیوایی شەڕەکە کۆتایی پێبێت. لە سەرەتای ساڵی 1970دا رووسیا یەکێک لە گەورەترین قەیرانەکانی مێژووی بەخۆیەوە بینی. سەرەتا قەیرانەکە زنجیرەیەک ناڕەزایەتی بوو بەهۆی کەمی نان لە وڵاتەکەدا، بەڵام هەر زوو لە ناڕەزایەتیەوە گۆڕا بۆ مانگرتن کە هەموو کرێکارانی رووسیا بەشداریان تێدا کرد. لەم نێوەندەدا گەلی رووسیا مانیان کرد، بەڵام قەیسەر نیکۆلای دووەم لەگەڵ سوپاکەی بوو لە شەڕەکەدا. بە جۆرێک لە جۆرەکان هەواڵەکە گەیشتە دەستیان کە مانگرتنی گەورە لە رووسیا ڕووی داوە و شۆکەکەش ئەوە بوو کە کاردانەوەی نیکۆلای دووەم ئەوە بوو کە خەڵکیان ناچار کرد بە زۆر بسنە دەرەوە بۆ کارەکانیان. نیکۆلاسی دووەم پەیامێکی بۆ سوپای رووسیا نارد. لەم پەیامەدا زۆر بەڕوونی پێی ڕاگەیاندن کە بە هەر شێوەیەک بێت کۆتایی بە قەیرانەکە بهێنن، تەنانەت ئەگەر لە ڕێگەی تونند و تیژیشەوە بێت. لێرەش گەیشتینە خاڵێکی زۆر گرنگ، ئەویش ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە سوپای رووسیا ئامادە نەبوون پابەندی فەرمانی قەیسەر بن، بەڵکو پێچەوانەکەی ڕوویدا بەشێکی زۆر لە سوپای رووسیا چوونە پاڵ خۆپێشاندەران و دەنگی ناڕەزایەتی. جگە لەو هەواڵی کە لە شەڕەوە دەگەیشت، هەواڵەکە ئەوە بوو کە سوپای رووسیا لەلایەن سوپای ئەڵمانیاوە تێک دەشکێنرێت. لێرەدا قەیسەر دەستی کرد بە ترسان لە خۆی و خێزانەکەی، بە تایبەتی لە کوڕەکەی کە بەدەست نەخۆشیێکی سەختی خوێنەوە دەناڵێنێت. هەر لەبەر ئەم هۆکارش قەیسەر بڕیاریدا بگەڕێتەوە بۆ پایتەخت کە مۆسکۆیە. لەم نێوەندەدا ئەو کەسەی لە سەرەتادا باسمان کرد ڤلادیمیر لینین گەڕایەوە پایتەخت. لێرەدا قۆناغی دووەمی شۆڕشی رووسیا دەستی پێکرد، ئەو شۆڕشەی کە بە شۆڕشی بەلشەفیەکان تایبەتمەند بوو. لێرەدا ڤلادیمیر لینین هاتە لای خەڵک و پێی گوتن: خەڵکینە، ئێوە بە خۆپێشاندان هاتنە دەرەوە، یەکەم داواکاریتان چییە ئێوە؟ خەڵک پێیان دەگوت داواکاریەکانمان خۆراک و نانە، بە واتایەکی ڕەسەن ئێمە نانمان دەوێت. لینین پێیوتن بابەتەکە بۆ من جێبهێڵن. ئەویش چوو بە دروشمی خاکی نان و ئاشتی شۆڕشێکی دەست پێ کرد. بەڕاستی خەڵک باوەڕیان بە لینین هەبوو و متمانەیان بە لینین هەبوو و شتەکان بە خێرایی گۆڕان بۆ شۆڕشێکی چەکداری کە تیایدا ڤلادیمیر لینین و بەلشەفیەکانی لەگەڵیدا بوون، توانیان دەست بەسەر دەسەڵاتدا بگرن و بەم شێوەیە قۆناغی ئیمپراتۆریەتی رووسیا بە فەرمی کۆتایی پێهات و ئێمەش چووینە سەردەمی دەسەڵاتی سۆڤیەت. دوای ئەوە بەلشەفیەکان بڕیاریاندا قەیسەر و خێزانەکەی بگرن و ئەوەی ڕوویدا بە شێوەیەکی ڕستەی کۆمەڵ کوژی بوو. تەواوی بنەماڵی نیکۆلا لەلایەن سۆڤیەتەکانەوە گول لە باران کران. هەموو ئەو کەسانیان کوشت کە پەیوەندی ڕاستە و خۆیان لەگەڵ قەیسەر هەبوو، هاوسەرەکەی و 5 منداڵەکەی و 3 خزمەتکاری و تەنانەت پزیشکی خێزانەکەشی. دوای ئەوە کێشە گەورەکە ڕوویدا. رووسیا دابەش بوو. رووسیا بەسەر 2 سوپادا دابەش بوو: سوپای سوور و سوپای سپی. سوپای سوور کە سوپای سۆڤیەت بوو و سوپای سپی کە ئەو سوپایە بوو دژی سۆڤیەت ڕاوەستا بوو. دوای ئەم دابەشبوونە رووسیا سوێنە و شەڕێکی ناوخۆوە، شەڕێک کە 6 ساڵ بەردەوام بوو، شەڕێک کە تێیدا نزیکەی 13,000 رووسی گیانیان لەدەستدا، ئەمە جگە لە وێرانکردنی دەیان شار. بەڵام لە کۆتاییدا سوپای سوور لەم شەڕەدا سەرکەوتنی بەدەستهێنا، یان ئەوەی کە ناسرا بە سوپای سۆڤیەت
کە دواتر توانی هەموو خاکی رووسیا کۆنتڕۆڵ بکە لەگەڵ ئۆکرانیا و قەوقاز و ئاسیای ناوەڕاست و بە فرمی دامەزراندنی یەکێتی سۆڤێتی بە سەرکردایەتی ڤلادیمیر لینین ڕابەری کۆمۆنیستەکان ڕاگەیاند. وشەی کۆمۆنیستی ڤلادیمیر لینین ئاماژەیە بۆ باوەڕبوونی بە عەقیدەی فیکری کە پێی دەوترێت کۆمۆنیزم. بێگومان باوکی ڕۆحی کۆمۆنیزم فەیلسوف کارل مارکسە. هەموو ژیانی بەسەر برد بە نووسینی کتێب لەسەر کۆمۆنیزم. ئامانزی ئەو بەم بیرۆکانە و ئەم کتێبانە ئەوە بوو کە کۆمەلگا یان دەوڵەت لەسەر بنەمای ئەوە بێ کە پێی دەوترێ بەرهەمهێنانی بە کۆمەڵ. کارل مارکس لە مێشکیدا بوو کە مرۆڤەکان لە کۆمەلگادا بە پێی توانای خۆیان کار بکەن و پارە یان موچە وەربگرن. ئەو مەرزیەکی هەبوو کە نابێت چین و توێژ لە کۆمەلگادا هەبێت. بۆ نمونە ئەم کەسە هەژار بێت و ئەمیش دەوڵەمەند بێت. نەخێر، بەڵکو دەبێت هەمووان وەکو یەک وابن و یەکسان بن، هەمووان کار بکەن و هەمووان بژین. هیچ کەسێک پلەی لە کەسێکی تر بەرزتر نەبێت. باشە بیرۆکەکە جوانە تا ئێرە، ژیانێکی سادە کە هەموو کەسێک کار دەکا، نە کەسی هەژار و نە کەسی دەوڵەمەند بوونیان نامێنێ. بەڵام لێرە کەمێک بۆستن، چونکە کۆمۆنیزم هەروەک چۆن داوای هەڵوەشانەوەی سین و توێژەکانی ناو مرۆڤەکانی دەکرد، بە هەمان شێوە داوای هەڵوەشانەوەی بیر و باوەڕی دەکرد، هەروەها بۆ بەرەنگاربوونەوەی ئاینداریش کاری دەکرد. کارل مارکس و کۆمۆنیستەکان پێیان وابوو کە ئاین هۆکاری ئەوەیە چین و توێژ لە کۆمەلگادا دروست بن. بۆ نمونە فڵان کەس دیندارە و دەچێتە بەهەشت و فڵان کەس بێدینە دەچێتە دۆزەخ. ئەوان دەیانویست هەموو شتێک هەڵبوەشێننەوە، هەموو شتێک کە جیاوازی لە نێوان مرۆڤەکاندا دروست بکات دژی دەوەستانەوە. ڤلادیمیر لینین خۆی کەسێکی بێدین بوو، واتە باوەڕی بە هیچ ئاینێک نەبوو و لەسەر ئەم بنەمایش دەوڵەتەکەی دامەزراندە بوو. لە ڕاستیدا لە ساڵانی یەکەمی دەسەڵاتی سۆڤێت لە رووسیا کۆمۆنیستەکان دەستیان کرد بە وێرانکردنی کڵێسا و مزگەوتەکان و پڕکردنی قوتابخانەکان بە کتێب و فێرکاری مولحیدەکان. لێرەدا چیرۆکێک دەگەڕمەوە کە لە فیلمدا نییە، بەڵکو چیرۆکێکی ڕاستەقینەیە. سۆڤێتەکان دەستیان کرد بە نەهێشتنی هەموو جۆرە ئاینێک لە وڵاتەکەیاندا تا ئەو ڕادەی کە خەڵکیان ناسار کرد بە پێچەوانەی ویستی خۆیان بگۆڕێن بۆ کەسانی بێدین. و ئەگەر کەسانێک دەستیان بە ئاینەکەەوە گرت و وازیان لێ نەهێنا، جا موسڵمان بن یان مەسیحی بن، تەنانەت جوولەکەش بن، دوور نییە کە کوژرا بێت یان لانی کەم زیندانی کرابێ. لە ساڵی 1922 ڤلادیمیر لینین کۆچی دوایی کرد و سەرۆکی نوێ بە ناوی جۆزف ستالین شوێنی گرتەوە. ستالین پیاوێکی زۆر دڕندە بوو، بە گەورەترین دیکتاتۆر لە مێژوودا ناسرا بوو. تەنانەت کاتێک جەنگی جیهانی دووەم دەستی پێکرد، ستالین بە نهێنی لەگەڵ هیتلەر ڕێکەوت بۆ دابشکردنی ئەوروپا لە نێوانیاندا. بە هیتلەری وت پێکەوە پۆڵەندا داگیر دەکەین، من بەشێکی دەگرم تۆش بەشێک، هەروەها من ڕۆمانیا داگیر دەکەم و تۆ ئیستۆنیا بەرە، منیش هەوڵ بۆ داگیرکردنی فینلاند دەدەم. دۆخی نێوان ستالین و هیتلەر ئەوها بوو و لە ڕاستیدا شتەکان بەم شێوەیە دەڕۆشتن لە سەرەتاوە تا هیتلەر تەماحی کردا داگیرکردنی خاکی رووسیا. ئەوەیش دوای ئەوەی زۆربەی خاکی ئەوروپای کۆنتڕۆڵ کرد، بڕیاریدا یەکێتی سۆڤێتیش کۆنتڕۆڵ بکە. و لە ڕاستیدا لە ساڵی 1940 گەورەترین ئۆپەراسیۆنی داگیرکاری لە مێژوودا دەستی پێکرد کە ناسراوە بە جەنگی باربارۆسا. هیتلەر لەم جەنگەدا زیاتر لە 3 ملیۆن سەربازی ئامادەکرد بۆ داگیرکردنی رووسیا. ژمارەیەکی ترسناکە و ئەوەی ترسناکترە زیاتر لە 1 ملیۆن سەرباز گیانیان لە دەستدا. لە نێویاندا 1 ملیۆن سەربازی ئەڵمانی کە لە کاتی هەوڵدان بۆ داگیرکردنی یەکێتی سۆڤێت گیانیان لە دەستدا. هیتلەر کە هەموو ئەوروپا لی دەترسا بە هەوڵدان بۆ داگیرکردنی رووسیا و گەیشتن بە ستالین لە ناوچوو. بە هەر حاڵ جەنگی جیهانی دووەم کۆتایی هاتوو، ئەوانەی سەرکەوتنیان بەدەستهێنا ئەمریکا و فەڕەنسا و بەڕیتانیا بوون و یەکێتی سۆڤێت پشکی شێری لە شەڕەکەدا هەبوو. لێرەدا پێویستە شتێکی زۆر گرنگ بزانین، ئەویش ئەوەیە کە پێش جەنگی جیهانی دووەم جیهان بە شێوازێکی جیاواز بوو. دوای جەنگی جیهانی دووەم جیهان بە تەواوەتی گۆڕانکاری بەسەرداهات. پێش جەنگی جیهانی دووەم ئەو دوو وڵاتەی کە جیهانیان کۆنتڕۆڵ کردبوو بەڕیتانیا و فەڕەنسا بوون، بەڵام لە جەنگی جیهانی دووەمدا بەڕیتانیا و فەڕەنسا زەلیل بوون، کەواتە سروشتیە کەسێک یاخود کەسانێکی تر بێن و جێگەی ئەوان بگرنەوە و هەر کەسێکش جێگەی ئەوانی گرت بێتەوە ڕەنگە هەمووتان بزانن کە کێن. بێگومان ئەمریکا و یەکێتی سۆڤێت بوون، بەڵام کێشەکە ئەوە بوو کە ئەمریکیەکان و سۆڤێتەکان بیرۆکەی تەواو پێچەوانەیان هەبوو.
ئەمریکا باوەڕی بە سیستەمی سەرمایەداری هەبوو و هەروەها یەکێتی سۆڤێت باوەڕی بە شووعیەت و کۆمۆنیزم و هەروەها یەکسانی پارە لە نێو وڵات و چینەکانی کۆمەلگادا هەبوو. هەر بۆیەش پێکەوە نەگونجان، بۆیە چوونە ناو جەنگێکەوە کە پێی دەوترێت جەنگی سارد. هەرچەندە ستالین بەڕوونی دیکتاتۆر بوو، چونکە زۆر کەسی زیندانی کرد و چەندین کەسی کوشت. جارێکیش وتی کە 1 ملیۆن کەس گیانیان لەدەستدا و ئەمەش تەنها ئامارێکە. ستالین مرۆڤەکانی وەکو ژمارە دەبینی، بەڵام سەرڕای هەموو ئەمانە توانی رووسیا لە وڵاتێکی هەژارەوە کەوا بەستەی کشت و کاڵ بوو بگۆڕێ بۆ زلهێزێکی پیشەسازی و سەربازی. بەڵام لە ساڵی 1953 دەگوترا ستالین ژەهراوی بووە و دەوترێت بە جەڵتەی مێشک گیانی لەدەستداوە، بەڵام لە کۆتاییدا مرد و سەرۆکێکی تر بە دوای داهات. بەو پێی باسی یەکێتی سۆڤێت لە پەنجاکان دەکەین، دەبێ باسی بەرنامەی بۆشایی ئاسمانی سۆڤێتیش بکەین کە یەکەم مانگی دەستگرتیان لە مێژوودا نارد بۆ ئاسمان. لە هەمان ساڵدا توانیان یەکەم ئاژەڵیش بنێرن بۆ بۆشایی ئاسمان و دوای 4 ساڵ سۆڤێت یەکەم مرۆڤشی ناردە بۆشایی ئاسمان کە ئەمە ڕووداوێکی زۆر گرنگ بوو و بەهێزترین ڕووداو بوو کە لە مێژووی مرۆڤایەتیدا ڕوویدا، چونکە کەس بە خەیاڵیدا نەدەهات مرۆڤ بتوانێت بگاتە بۆشایی ئاسمان. سۆڤێتەکان ئەو کارەیان کرد و کەسێکیان بە ناوی یوری گاگارین نارد بۆ بۆشایی ئاسمان و کەمتر لە 2 ساڵ دوای ئەو ئافرەتێکشیان ناردە بۆشایی ئاسمان بە ناوی ڤاڵنتینە تێرشکۆڤا. یەکێتی سۆڤێت بە قۆناغێکی زۆر گەورەدا تێدەپەڕی، بە تایبەتی لە ساڵانی 60ەکان و 70ەکان. لەو کاتەدا ئەوان بوون کە دنیایان کۆنتڕۆڵ کردبوو، بەڵام هەموو شتێک سەرەتا و کۆتایی هەیە. کۆتایی ڕاستەقینەی یەکێتی سۆڤێت بەسەر هەڵدانی پیاوێک بوو بە ناوی گۆرباچۆڤ بۆ دەسەڵات دەستی پێکرد. کاتێک گۆرباچۆڤ بوو بە سەرۆکی یەکێتی سۆڤێت، وڵاتەکەی بینی کە تێوە گلاوە لە شەڕێکدا لە ئەفغانستان. شەڕەکە بە توندی ئابووری سۆڤێتی دەڕژان، ئەمە جگە لە بڵاوبوونەوەی شتی دیکەی وەک گەندەڵی و بڵاوبوونەوەی مافیاکان. دۆخەکە لە ڕووی ئابووریەوە زۆر خراپ بوو، بۆیە گۆرباچۆڤ بڕیاریدا پلانێک دابنێ. ئەم پلانە پێی دەگوترا پێرسترۆیکا. گۆرباچۆڤ بڕیاریدا بە پێی بیرکردنەوەی ڕۆژ ئاوا وڵات ئاوادان بکاتەوە و یەکەم شت کە کردنەوەی وڵاتەکەی بوو بە ڕووی کۆمپانیا بیانیەکاندا کە ئەمە لەلایەن سەرۆکەکانی پێش خۆیەوە قەدەغە کرابوو. بەڵام گۆرباچۆڤ دەستی کرد بە نزیک بوونەوە لە ڕۆژ ئاوا و خۆی چوو سەردانی ئەمریکاشی کرد. بەمەش کۆتایی هاتنی زەنگی سارد ڕاگەیەندرا، بەڵام هەرسی گۆرباچۆڤ کردبووی بۆ ئەوەی وڵاتەکەی نەڕووخێت بێهودە بوو. وڵاتەکە چووە ناو قەیرانێکی هەڵاوسانی زۆرەوە. دۆخی ئابووریش ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچوو، بە تایبەتی دوای ئەوی سوپای سۆڤێت لە شەڕی ئەفغانستان دۆڕا. هاوڵاتیانی سۆڤێت ناچار بوون بۆ چەندین کاتژمێر لە ڕیزدا بوەستن تەنها بۆ ئەوەی نانێک بدۆزنەوە و هەموو شتێک بە شێوەیەکی ڕستەی بە تەقینەوەی وێزگەی ئەتۆمی چێرنۆبڵ داڕما. ئەو کارە ساتەی کە بووە هۆی گیان لە دەستدانی هەزاران کەس و پەککەوتەبوونی ملیۆنێک کەسی تر. ئەو کارە ساتەی گۆرباچۆڤ و دەسەڵاتدارانی رووسیا هەوڵیاندا تا دەتوانن پەردەپۆشی بکەن، بەڵام نەیانتوانی. تیشکی ئەتۆمی زۆر بەرز بوو، هەزاران کەس لە ماڵەکانی خۆیانەوە تووشی زیان بوون بەم ڕووداوە. ئەم بابەتە ئەوەیە کە قەیرانێکی گەورەی لێکەوتەوە، ئەویش ئەوەیە کە خەڵکی لە ماڵ و حاڵی خۆیانەوە کۆچیان کردووە بۆ ناوسەی سەلامەتتر و دوور لە تیشکی ئەتۆمی و هەمویان لە کاروباری خۆیان دوور خرانەوە و کارەکانیان لە دەستدا بەهۆی کۆسکردنەوە، بۆی ڕێژەی بێکاری لە وڵاتدا زیادی کرد و بە سروشتی کاتێک ڕێژەی بێکاری زیاد دەکا، ڕێژەی دزیکردن لەگەڵیدا زیاد دەکا، ڕێژەی تاوانیش لەگەڵیدا زیاد دەکا، ڕێژەی کوشتن و ڕفاندن و بازرگانی کردن بە ئەندامەکانی جەستە هەموو ئەمانە زیادی کرد. بۆیە یەکێتی سۆڤێت گەیشتە قۆناغێک کە دەوڵەتێکی هەیە مافیا کۆنتڕۆڵی دەکا و بەهۆی ئەم بارودۆخەوە وڵاتان دەستیان کرد بە کشانەوە لە یەکێتی سۆڤێت، بە تایبەتی ئەو وڵاتانەی کە لە سەرەتاوە بەشدار بوون لە دروستکردنی یەکێتی سۆڤێت. هەمویان کشانەوە و ڕاگەیاندنی سربەخۆی و خۆیان بە جیهان ڕاگەیان. لە لیتوانیا دەستی پێکرد تا ئەرمینیا و ئۆکرانیا و مۆڵدۆڤا و ئیستۆنیا و جۆرجیا و زۆر وڵاتی تر وەکو کازاخستان و قیرغستان و سەرجەم ئەو وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ئاسیا لە یەکێتی سۆڤێت کشانەوە و سربەخۆی خۆیان ڕاگەیان. دواتر لە 25 کانونی یەکەمی ساڵی 1991 ئاڵای سۆڤێت لە کرێملن لە مۆسکۆ دابەزێنرا و ئاڵای رووسیا لە شوێنی بەرز کرا.
ئەمەش کۆتایی سەردەمی سۆڤێت و سەرەتای سەردەمی رووسیا بوو. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.